پاڵەوانێتی تۆپی سەرمێز لە شاری سلێمانی پاڵەوانێتیشی نێودەوڵەتیە کە بەیانی بەڕێوەچێ بێگومان ئەمە جێکی خۆشحاڵیە کە لە شاری سلێمانی بۆتە پێگەیەکی گرنگ بۆ وەرزش بە تایبەتی تۆپی سەرمێزیش کە بتوانێت پاڵەوانێتیە کە زیاتر لە کۆمەڵێک وڵات لە وڵاتە عەرەبیەکان لە وڵاتە ئەوروپیەکان کە بتوانن لێرە کۆ ببنەوە و لەم پاڵەوانێتیە بەشدار بن. ئەمە شانازیێکی گەورەیە یەکەم بۆ شاری سلێمانی، دووەمیشان بۆ عێراق بەگشتی وە لێرەش ئامادەکاریشی باش کراوەتەوەکو بتوان پێشوازی لە وڵاتانە بکەن و یاریەکان بەڕێوە بچێت. بەڵام ئەوی کە گرنگە ئێمە بتوانین بزین ئامادەکاریەکان لە چیە، ئایا یانەکانی خۆمان تا چەند بەشدار بوون، ئەو یانانی ترکە بەشدار بوون لەسەر چ بنەمایەک بەشدار بوون و ئەو یاریزانانەشی کە بەشدارن لە چ تەمەنێکان، تەمەنە جیاوازەکانن وە کوڕان و کچانیش بەیەکەون بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان جەمالمان کردووەکو و سەرپرشتیاری هونەری تۆپی سەرمێزی یانەی ئاشتی کە بەڕێزانە سا لە ستۆدیۆ لای بەمیوانە. مامۆستا جان زۆر بەخێر بێت. باش مامۆستا بەخێر بێت. ئەگەر سەرەتا باسێکی پاڵەوانێتێکە بکەین، ئەم پاڵەوانێتیە لە کێوە دەستان پێکردووە ئامادەکاریەکان تا گەشتون تا ئەوەی کە پێشوازی لە میوانەکان و ئەو وڵاتانە بکەن کە بەشدار بوون لێرە. زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی کورسات کە هەمیشە ماڵێکی گەورە بۆ هەمووان لە نێویشاندا ماڵێکی گەورەش بووە بۆ وەرزشکاران. طبعاً پاڵەوانێتی نێودەوڵەتی WTT کە سبینێ لە شاری سلێمانی بەڕێوەچێت یەکێتی تۆپی سەرمێزی جیهان سەرپەرشتی ئەم پاڵەوانێتیە کات. ئەم پاڵەوانێتیە یەکێکە لە بەرنامەکانی یەکێتی تۆپی سەرمێزی جیهان هەر مانگێک و لە وڵاتێکێکە. خۆشبەختانە ئەتوانین بڵێن شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە لە نێو بەرنامەی یەکێتی تۆپی سەرمێزی جیهانە هەیە کە نزیکەی 3 ساڵە ئەم پاڵەوانێتیە بە بەردەوامی هەموو ساڵێک لە شاری سلێمانی ئاکرێت. بۆچی شاری سلێمانی گرنگە و ئەم پاڵەوانێتیە میوانداری ئەکات؟ هەڵبەتە پێشتر لە ساڵانی ڕابردووە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەو وڵاتانی کە پاڵەوانێتیە نێودەوڵەتیەکان ئەکرێت سەردانی شاری سلێمانی کردووە. شاری سلێمانی ئەتوانین ئێستا بڵین یەکێکە لەو شارە گرنگانەی کە لە ڕووی ژێرخانی وەرزشیەوە شارێکی گرنگە. بوونی پاڵەوانێتیە نێودەوڵەتیەکان وای کردووە لە شاری سلێمانی بنیادنانی وەرزشی و ژێرخانێکی وەرشی باشتر بەرەو پێشەوە بڕوات. یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگە لەم پاڵەوانێتیە نێودەوڵەتی تۆپی سەرمێزە ئەکرێت ئەوەیە کە بوونی دوو هۆڵی گەورەی تۆپی سەرمێزە لە تەنیشتیەکە. خۆشبەختانە ئەم پاڵەوانێتیە لە نێو زانکۆی سلێمانیە کە نزیکەی 4 هۆڵی گەورە هەیە نەک دوو هۆڵ، یەکێکیان بۆ پاڵەوانێتیەکە ئەکرێت و لە پێناویشیا هۆڵێک ئەبێت بۆ مەشق و ڕاهێنانی هەڵبژاردەکان کێنە ئەوێ تەمرین و ڕاهێنانەکەن. زایدەن لە ڕووی ئەوەشەوە کە زانکۆی سلێمانی کەوتوێتە ناوەندێکی گەورەوە، بوونی ئۆتێل و خواردن و ئەمانش هەمووی گرنگە نزیکە لێەوە وای کردووە کە شاری سلێمانی یەکێک بێ لەو بەرنامانەی کە یەکێتی تۆپی سەرمێزی جیهان خسوێتە ناو پلانەکانی خۆیە و هەموو ساڵێک ئەم پاڵەوانێتیە لە نێو شاری سلێمانیا ئەکرێت. زۆر باشە کاتە مامۆستا شاخەوان لە ئێستا چۆن ئامادەکاریەکان کراوە بۆی کە ئەم پاڵەوانێتی تۆپی سەرمێزە بە شێوازێکی سەرکەوتوانە بەڕێوە بچێت وەروە پێشمان بڵێ کەی دەست پێکات چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ طبعا من لە ساڵانی پێشوە ڕایەنێری تۆپی سەرمێزی هەڵبژاردی عێراق بووم. ئێستا سەرپەرشتیاری هونەری تۆپی سەرمێزی یانەی وەرشیاشتیم. هەڵبەتە یانەی وەرشیاشتی یەکێکە لەو یانە گرنگەکان لە تۆپی سەرمێزدا کە ئەتوانین بڵین یەکەم یانین لەسەر ئاستی عێراق کە زۆرترین یاریزانمان لە ڕیزی هەڵبژاردی عێراق یاریەکات، چ لە کوڕان ئابێت چ لە کچان ئابێت کە ئێستا بۆ ئەم پاڵەوانێتیە نێودەوڵەتیە کە سبێنێ دەست پێکات نزیکەی 11 یاریزانی یانی وەرشی ئاشتی کە لە ڕیزی هەڵبژاردی عێراقان بە کچان و کوڕانەوە یاری دەکەن. هەڵبەتە ئێمە ئامادەکاریەکانی واتە کچان و کوڕانیش بەشداریە. ئێمە ئامادەکاریەکانی تۆپی سەرمێزی یانەی وەرشی ئاشتی ئێمە لە هەفتەی ڕابردووە میوانداری هەڵبژاردی تۆپی سەرمێزی شاری سنەمان کرد کە شاری سنەش لە ئێران یەکێکە لە شارە گرنگەکان کە زۆربەی یاریزانانی لە ڕیزی هەڵبژاردی عێراق ئەوانیش بەشداری و پاڵەوانێتی ئێمە توانیمان بەپێی ئەو پەیوەندیانەی کە هەمان بۆ لە ساڵانی ڕابردووە لەگەڵ ئەو ئێرانە ئەوە بوو توانیمان میوانداری هەڵبژاردی تۆپی سەرمێزی شاری سنە بکەین کە لە باشترینەکانی هەڵبژاردی ئێرانن کە شاندێکی گەوریان کە نزیکەی کە زەبوون 8 یاریزان و 2 ئیداریان میوانی یانەی وەرشی ئاشتی بوون. لەوێ کەمپێکی مەشق و ڕاهێنانمان کرد بۆ ماوەی هەفتەیەک کە بەیانیان و ئێواران بوو کە ئەمە کارێکی نوێگەری و تازە بوو کە بە درێژایی کارکردنم بیرم لێ ئەکردەوە کە بتوانم ئەم کارە بکەم.
هەڵبەتە ئەمە سوودێکی زۆری بۆ یاریزانانە بێت چه سوودێکیە بێ مامۆستا شاخان بۆ نمونە گرنگە یاریزانەکان پێش ئەوەی کە بچەنێ و پاڵەوانێتیەکانەوە بتوانن پێشوەختە یاریان کرد بێ بەیەکەوە شارەزا بن لەوەی کە ئەوان چۆن و بەچ ستایلە یاریەکان زۆر ڕاستە یەکێک لە خاڵە بەهێزەکانی پێشکەوتنی یاریزانی تۆپی سەرمێز ئەوەیە کە بتوانێت لەگەڵ یاریزانی وڵاتانی کەیە یاری بکات و مەشقۆڕایانان بکات هەڵبەتە ئێمە لە ساڵانی ڕابردووە ئەم شێوەیە زۆر کەم بووە منیش بۆی ئەو مناڵانم کە لەو پاڵەوانتێنەوە دەوڵەتیا یاری ئەەکەن کاتێک بەر یاریزانێکی دەرەوەی وڵاتەکەی خۆیانەکەن شتێکی نامۆ نەبێت ئێمە توانیمان ئەو هەفتەیە مەشقۆڕایانێکی زۆر لەگەڵ یاریزانانی هەڵبژاردەی شاری سنە کە نوێنەرایەتی هەڵبژاردەی ئێرانەکەن خۆ دەنەزانی ئێران یەکێکە لە وڵاتە گرنگەکان لە تۆپی سەرمێزە کە وڵاتێکی زۆر گرنگە هەفتەی پێشوو لە هەڵبژاردەی یابانی بردوێتەوە ئێران کە ئەمە حەدەسێکی گەورە بوو لە ئاسیا کە ڕوویاوە ئەو میوانداریە بۆ یاریزانەکانی ئێمە زۆر سوود و قازانجی هەبوو کرانەوەیکی زۆر باش بوو دەستگۆڕینێکی زۆر باش بوو عیلاقاتێکی زۆر باش دروست بوو کە هەوڵمان ناوە لە ساڵانی داهاتووە و لە مانگەکانی داهاتووە بتوانین لە ساڵێکە یەک دوو جار ئەم کاریان بۆ بکەین کارێکی باش قەلەقی و سترێسیەش لە لای یاریزانەکان کەمتر بکاتەوە نیە بەڵێ یەکێک لە کارەکان و هەدەفەکە ئەوە بوو کاتێک کە ئەچێتە ناو پەڵاندەوە ئەو سترێس و ترسەی نەبێت خۆزانی یاری فەردی هەموو یاریزانێکی کە یاریە فەردیەکانە کات بۆ نمونە سترێسێکی هەیە ترسێکی هەیە ئێمە بتوانین تۆزی ئەو سترێس و ترسەی لا کەمکەینەوە ئەوە شتێکی زۆر باشە بێت بەڵێ زۆر باشە بینەوە سەرم پاڵەوانێتیە ئەو تەمەنانی کە بەشداریتیاکەن لە کوڕان و لە کچان لە چەنەوە بۆ چەنێکە تەمان ئەم پاڵەوانتیە وەکو پێم وتی پێشتر لە زمانی یەکێتی تۆپی سەرمێزە بەرنامە هەبووە کە ئەم پاڵەوانتیە حەڤەی حەول لە شاری سلێمانی ئەکرێت ئەمە لە بۆ هەموو ئاستە تەمەنیەکانە لە تەمەنی 11 ساڵ تا 90 ساڵ بۆ هەردوو ئاستی کوڕان و کچان بەڕێوە ئەچێت بێگومان یەکێتی تۆپی سەرمێزی گیان خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی پاڵەوانتیاکات و لە دوێنەوە زۆربەی هەڵبژاردەی وڵاتەکان بەشداربووەکان گەشتونەتە نێو شاری سلێمانی لە نێو هۆڵی زانکۆی سلێمانی ئێستا مەشقۆڕایانەکەن و ئامادەکاری وڵاتەکان دەستی پێکردووە وڵاتانەمان پێ بڵێ کە بەشدار ئەو وڵاتانی کە من دوێنێ سەردانێکی هۆڵی زانکۆی سلێمانیم کرد هەڵبژاردەی قەتەر گەشتووە هەڵبژاردەی بەحرێن گەشتووە هەڵبژاردەی ئێران گەشتووە هەڵبژاردەی سوید گەشتووە یەکێک دو یاریزانی ئۆسپاکستان گەشتونەتە شاری سلێمانی ئەمانە ئەو وڵاتانە کە من دوێنێ بینی من لەوێ مەشقۆڕانیان نەکرد و ئامادەکاریان نەکرد بۆ پاڵەوانتەکەی سبینێ نزیکەی 15 وڵاتی بەشداربوو لەم پاڵەوانتیە بەشدارن زۆر باشە مامۆستا باسێک لەوە بکەین تۆ وەکو ڕاهێنەرێک چۆن یاریزانەکان ئامادەکەی بۆ ئەوەی کە توانن بە دەرونێکی ئارامەوە بەشداری ئەم پاڵەوانێتیە بکەن چونکە ڕەنگە زۆر کات تۆ بڵێ یاریزانی وڵاتێکی تر بەرمنەکە لەم یاریە ڕەنگە قورس بێ ئەو باشتر مشقڕاهێنانی کرد بێ پێداویستەکانی باشتر لەبەردەستا بێ تۆ چۆن بۆ نمونە ئەوان ڕاهێنی بۆ ئەوی کە بتوانن بە دەرونێکی ئارامەوە بەبێ ترس بەشداری پاڵەوانێتیەکان بکەن بۆی کە پلەیەکی باش بەدەستبێنن ئێمە بە درێژایی کارکردمان لە یانەی وەرشیا شتێت بڵتێکە وتمانی یەکێکین لەو یانەی کە تۆپی سەرمێز گرنگی و تایبەتمەندی خۆیە یاریزانەکانمان کە یاریزانی هەڵبژاردەی عێراقن لە ساڵانی ڕابردوو لە مانگەکانی کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراقیان کردووە لە دەرەوەی عێراقیش ئێمە کچانی یانەی وەرشیاشتی کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراقیان کردووە 2 ساڵ لەسەر یەک لە ساڵی 2022 و لە ساڵی 2023 بوونە یەکەمی وڵاتانی ڕۆژاوای ئاسیا و مەدالیا ئاڵتوونیان هێنا شتێکی نامۆنیە بۆ یانی ئاشتی و یاریزانەکانیان کە ئامادەکاریەکانیان باشە بێگومان هەموو پاڵەوانتێکیش ئامادەکاری خۆی ئەوێت ئێمە بەپێی ئەو تەجروبە و خبرەی کە هەیەن بۆ ئەو باگراوەندەی کە لە ڕابردووە کۆیان کردووە دۆ کار ئاسانە هەوڵێکیان بۆ دێن ئەم هەدەفی ئێمەش لەم کەمپ و مەشقۆڕایانە ئەوە بوو کە ئامادەکاریەکی باشتریان بۆ بکەین بتوانن کە بچوونە پەڵاوانتێکەوە هاوشێوەی پەڵاوانتەکانی ڕابردوو ئاستی باش و هەڵبەتە ئەوەی کە پێم وتی ئێمە یاری تۆپی سەرمێز یەکێکە لەو یاریانەی کە بەردەوام پێویستی بە مەشقۆڕایانەیە بەلایانی کەمەوە لە هەفتەیەکە 5-6 جار پێویستی بە مەشقۆڕایانەیە نزیکی پەڵاوانتەکانە بیتەوە ئەبێ وەحداتی تەدریبی زیاد بکەی بیکەی بە بەیانیان و ئێواران بۆی ئەو یاریزانە بە شێوەیەکی زۆر باش ئامادەی بکەی تاکو و نزیکی پەڵاوانتەکە بێتەوە بێگومان کە نزیکی پەڵاوانتیەکەش بیتەوە بە ڕۆژێ 2 ڕۆژ ئەو کاتە تەمرینەکانی تۆزێ بۆ کەمەکەیتەوە سوکێگەیتەوە بۆی بە بوارێکی باشە بچێتە ناو پاڵەوانتیەکە و ئەو سترێس و قەلەقیە و هینەی کە هەی بووە هەموو وردە کۆ بێتەوە بۆی بچێتە پاڵەوانتیەکە بتوانێت ئاستێکی باش پێشکەشکە باسیەکیەوە بکەین ئامادەکاریەکان لێرە بۆ نمونە لە باتیوی کە کۆمەڵەتی یاریەکان لە نێو زانکۆی سلێمانی بەڕێواچێت ئێوە
ئەو تیمانەی کە دانراون بۆ نمونە لە خزمەتکردنیانەیە لە شوێنی مانەوەیانەیە لە شوێنی تەمرینکردنیانەیە ئەم تیمانە لەلایەن عێراق دانراوە یاخود لە سلێمانی ئەم تیپانە ئامادەکراوە. بەڵێ من لێرەوە پێم خۆشە زۆر سپاسی بەرپرسانی تۆپی سەرمێزی عێراقم و لە زمانی شانایمە سەرۆکی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق خۆشبەختانە کوردە و خەڵکی شاری سلێمانیە کە بەڕێز کاگەردەیە و لە نێویشیاندا کاگێڤی تاکە سکرتێری یەکێتی تۆپی سەرمێزی عێراق کە ئەویش هەر خەڵکی شاری سلێمانیە یەکێکن لەو کەسانەی کە ئامادەکاریەکانیان زۆر بەباشی دەست پێ کردووە بۆ ئەم پاڵاوانتیانی زیکەی 2 هەفتە بێت لە نێو هۆڵی زانکۆی سلێمانی ئامادەکاریەکان و بە شێوەیەکی چڕوپڕ ئامادەی کردووە بۆ ئەم پاڵاوانتیە. هەڵبەتە ئامادەکردنی پاڵاوانتیەکی نێودەوڵەتی هەروە ئاسان نییە. هەڵبەتە ئەوان کۆمەڵێ لیژنەیان دروست کردووە هەر لە فڕۆکەخانە پێشوازی لە میوانان و وڵاتە بەشداربووەکان و شوێنی حەوانەوەیان و دانانی پاس بۆ هەڵبژاردە بەشداربووەکان لە مەشق و ڕاهێنان کە هێن و ئەڕۆن ئەمە کارێکی باشە کە ئامادەکاریەکی باشی بۆ کراوە و لیژنەکان هەر لیژنەیەک و پەیوەستە بە کۆمەڵێک کارەوە کە ئەمەش کاراسانی بۆ هەڵبژاردە بەشداربووەکان بکەن. هەڵبەتە ئەم پاڵەوانتیە وتم لە ساڵانی ڕابردووە لە شاری سلێمانیا کراوە ئامادەکاریەکان زۆر باش بۆ وڵاتە بەشداربووەکان زۆر لێ ڕازی بوون ئەگەر بواە بە شێوەیەکی باش ئامادەکاری نەکرایە لە ساڵانی ڕابردووە بەشداریان نەکرد چونکە ئەم پاڵەوانتە ئیجباری نییە ئیختیاریە بەڵام کە ئەڵێن شاری سلێمانی خۆشیان زۆریان پێ خۆشە لە شاری سلێمانیا بەشداری ئەم پاڵەوانتە دادوەرەکان هەمووی بەڵێ دادوەری دەرەوە عێراقیشی تایە دادوەری هەرێمی کورسانی شیتیاوە دادوەرەکانی عێراق هەمووی سەرپەرشتیەکات بێگومان ئەوانیش لیژنەی ناوبژیوانی هەیە کە سەرپەرشتی ناوبژیوانەکانەکان کۆمەڵێک ناوبژیوانیش لە دەرەوەی عێراق و یەکێک لە وڵاتی ئێرانەوە هاتووە یەکێ لە قەتەرەوە هاتووە یەکێ لە بەحرێنەوە هاتووە یەکێ لە میسر هاتووە کە ئەوانیش کۆمەڵێک لیژنان دروست کراوە کە سەرپەرشتی پاڵەوانتیەکە ئەکەن لە ڕووی ناوبژیوانیەوە. خۆشبەختانە لە زمانی شانە شاری سلێمانی وەکمان شارێکی گەورە و داهێنەرە لە بواری تۆپی سەرمێزە کە کۆمەڵێک ناوبژیوانی نێودوڵەتیمان هەیە چ لە کوڕان چ لە کچان ئەوانیش هاوشێوەی وڵاتەکانی کە سەرپەرشتی پاڵەوانتی نێودوڵەتیەکەی شاری سلێمانیەکە. بەڵێ مامۆستا بێگومان بەشداریکردنی یاریزان بۆ نێو پاڵەوانێتی نێودوڵەتیەکان گرنگی خۆی هەیە ئیتر لە دەروی وڵات بێ خۆ لە ناو وڵاتێکی خۆشیە بە بەس پرسیارەکەی من ئەوەیە جیاوازی بەشداریکردنی یاریزانەکان بۆ نێو پاڵەوانێتی نێودوڵەتیەکان کە لە وڵاتێکی دەرەوە بێ لەگەڵ ئێستا کە لە نێو وڵات و شارەکەی خۆیەتی چ جیاوازیەکی هەیە؟ دەست خۆش پرسیارێکی زۆر جوانە. ئەگەر ساڵانی ڕابردوو یاریزانانی کورد کە نوێنەرایەتی هەڵبژاردەی عێراقیانە کرد خۆتان نەزانن لە ڕابردوو ئەم پاڵەوانتیە نێودوڵەتی و عەربی و ئاسیاوی جیهانیانە لە عێراقا نەکرا خۆتان نەزانن بەبەرەوەی وڵاتی عێراق بە بوار و دۆخێکی خراپاتیە پەڕید ئەوە لە ڕووی ئەمنیەوە بەڵام ئێستا خۆشبەختانە سەقامگیریەکی بەخۆی بینیوە وە لە زمانی شانە ئەو وڵاتانە نەیانەزانی کە هەرێمێک هەیە هەرێمی کوردستانە و شارێکەیە کە ناوی شاری سلێمانیە جیاوازە لە هەموو شارەکانی تری عێراق لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی هەموو ئەو پێداویستیانە بە پێچەوانەی وڵات شارەکانی تری بەخاوە دابین کراوە. هەڵبەتە خۆشە بۆ یەکەمین جارە بۆ دووبارە ئەبێتەوە یاریزانانی کورد بە تایبەتی لە نێو کەس و کار و هاندەر و شارەکەی خۆیان ڕوبەڕووی گەورەکانی تۆپی سەرمێزی جیهانە بنەوە ڕوبەڕووی وڵاتە عەرەبیەکانە بنەوە بێگومان کاریگەری گەورەی ئەبێ لە ڕووی دەرونیەوە بۆ ئەو یاریزانە ببینێ دایک و باوکی و خوشک و براو کەس و کار و خاڵ و مامی لە نێو هۆڵەکەیە ئامادە ئەبێت بێگومان لە ڕووی نەفسیەوە خۆ دەزانی زۆر کاریگەری بێ ئەمە جیاوازیەکی گەورەیە کاتێک کە لە دەرەوەی عێراقی ئەم پاڵەوانتیانە بەڕێوە ئەژێت یاریزانەکە تەنها خۆیەتی لەوەچە حەزی کردایە باوکی دایکی کە سوکاری لە نێو هۆڵەکەیە بووە بەڵام نەکراوە نەبووە بەڵام ئێستا بێ پێچوانەوە یعنی دایک و باوک و کە سوکاری یاریزانەکان بە تایبەتیوانەی خەڵکی شاری سلێمانی وە لە هەولێر و دووەکیشەوە بە خێزانی هێنە نێو شاری سلێمانی و لە نێو پاڵەوانتیەکەیە و لە نێو هۆڵەکەیە ئامادە ئەبن ئەمە کارێکی زۆر باشە بۆ یاریزانەکان ئەوە جیاوازیەکەی لە هەرێمی کوردستان چەندیانە بەشداریان کردووە؟ ئێمە ئەو یانانەی کە بەشداری ئەەکەن شارەکانی هەولێری تایە دوهۆکی تایە سلێمانی تایە بەڵام خۆشبەختانە زۆرترین یاریزان کە بەشداری ئەم پاڵەوانتیەکەن شاری سلێمانیە کە بە 20 یاریزان بەشداری پاڵەوانتیە نێودوڵەتەکەی سپێنی ئەکات کە هەڵبەتە بە کوڕان و کچانیشەوە یەکەم شارە کە بۆ عەدەدە زۆرە هەڵبەتە ئەمە هەر بە ئاسانی ئەم بەشداریکردنە نەبووە پێشتر پاڵاوتن کراوە بۆ یاریزانانی هەڵبژاردی عێراق شاری سلێمانی توانیویەتی زۆرترین یاریزانی بگەێنێتە ڕیزی هەڵبژاردەی عێراق
و لە زمانی شانایانەی ئاشتی وەکو پێم وتی یانەیەکی گەورەیە کە بە تەنها یانای ئاشتی توانیوێتی 11 یاریزانی بگەنێتە ڕیزی هەڵبژاردەی عێراق لەو پاڵەوانتەیە یاری بکات. من حەزەکەم خاڵێک باس بکەم ئێمە وەکو یانەی وەرشی ئاشتی لە هەفتەی ڕابردوو ئەو کەمپی مەشغوڵانانەمان کرد یەکێک لەو کارانەی کە دەستەی کاریگەڕی یانەی وەرشی ئاشتی کردبووی لە ڕابردووە ئەوە بوو میوانخانەیەکی تایبەتمان دروست کردبوو لە نێو یانەی وەرشی ئاشتیا بۆ میوانەکان کە ئەو میوانانەی سەردانی یانی وەرشی ئاشتیەکەن لێەوە بتوانین شوێنی خەو حەوانەوەیان بۆ دابین بکەین کە ئەمە کار ئاسانێکی زۆری بۆ ئێمە کرد کە توانیمان هەڵبژاردەی شاری سنە هەر لە نێو هۆڵی یانی وەرشی ئاشتی کە شوێنێکی تایبەتمانە بوو ئەگەر لە وێنەکانە هەبێت میوانخانەیەکی تایبەت بوو بۆمان دانابوون لەوێ ئەخەوتن و ئیساحەتیانە کرد و ئاهاتە ناو هۆڵەکەەوە ئەمە بۆ ئێمە کارێکی نوێ و تازەگەری بوو زۆر زۆریان پێ خۆش بوو و کاریگەری هەبوو لەسەر ئاستی هەم یاریزانەکانیش ئەو هاتوو چۆ و خەوینەمان لە کۆڵ ببووە کە لێ نوێ و یانی وەرشی ئاشتیا میوانخانەیەکی تایبەتمان دروست کردووە بۆ ئەو شاندانی کە بتوانین لە داهاتوودا نەک لە بواری تۆپی سرمێزە لەسەر جەمبوارەکانی تا میوانداریان بکەین و لە خزمەتیان نابین. زۆر باشە مامۆستا شاخانۆک و دوایین پرسیاری من باسی لەوە کرد لە سبەینەیە ئەم پاڵەوانێتی بەڕێوەچێ بۆ ئەو کەسانی کە حەز و خولیایەکی زۆریان هەیە بۆ سیرکردنی یاریەکانی تۆپی سەرمێز ئەوان ئەتوانن بێن بۆ سیرکردنی یاریەکان لە کاتژمێر چەند بۆ چەنەوەی ئەگەر هاتن بۆ هەمووانە بێگومان سبێنی ئەم پاڵەوانتیە دەست پێکات کە لە حەڤە بۆ 20 مانگ 4 ڕۆژە خایەنێت و لە دوێنەوە وتم وڵاتە بەشداربووەکان گەشتونەتە ئەوێ بڵێ بۆ هەموو کەسێکە کە بتوانێت بێت سێرکات و لە زانکۆی سلێمانی ئەکرێ ئەم پاڵەوانەیەتە و ئەوەی کە جێی سەرنج و تێبینی بێ بۆ ئێمە ئامادەکاریەکی باش کراوە بۆ ئەم پاڵەوانتیە لە ڕووی ڕاگەاندنیشەوە گرنگێکی و تایبەتمەندێکی باش پێداوە یاریەکان سبێنێ لە سەعات 10 بەیانیەوە دەست پێکات هەتا 10 شەو بەردەوامە بێت ئەم بەردەوام یاریتیایە چونکە یاریەکان زۆرن چ بۆ کوڕان چ بۆ کچانە بۆ هەموو ئاستەکانە لە تەمەنی 11 ساڵان هەتا 90 ساڵان یاریەکان زۆر بەڕێوە ئەچێت و لێرەوە داوا لە هەوادارانی تۆپی سەرمێز و ئەو کەسانی کە حەزیان لە بواری تۆپی سەرمێزە و بۆنەیەکی وەرشی و حەدەسێکی گەورەیە سەردەمی کاتێکی زێڕینە بۆ ئەو کەسانی لە نێو هۆڵی زانکۆی سلێمانی پاڵەوانانی جیهان و وڵاتانی عەرەبی و کوردەکان بە بەرچاوی خۆیانەوە ببینن و ڕکابەری ئەکەن بۆ بەدەستهێنانی نازناوەکە هیوادارین بتوانین بە شێوەیەکی باش میوانداری ئەو پاڵەوانتیە بکەین. دەستان خۆش بێ. زۆر سپاس.